جیاواز لە ڕۆژەکانی دیکە خوێندکارەکان لە نێو خوێندنگەکە کۆبوونەتەوە بۆ ئەنجامدانی چەند چالاکیەکی هونەری و ئەدەبی. ئێرە خوێندنگەیەکی ئامادەییە لە شاری سلێمانی. خوێندکاران بە بۆنەی ڕۆژی مامۆستایانی کوردستانەوە کە ساڵانە 6 ئۆکتۆبەر بۆ یادە دیاریکراوە پەیامی ڕێز و ستایش دەدەن بە مامۆستاکانیان. چالاکیەکانی ئەمڕۆی ئێمە لەلایەن خوێندکارانەوە ئامادەکراوە بۆ پێزانین بە ڕۆڵی مامۆستا بە و ئەرکەی لە سەرشانی مامۆستایە. چالاکیەکان پێگاتبوون لە چالاکی میوزیک و گۆرانی، چالاکی شانۆگەری و خوێندنەوەی شعر و پەخشان و چەند نمایشی چەند چالاکیەکی هونەری بەرگری کە لەلایەن خوێندکارانەوە هەمووی ئامادەکرابوون، جگەلەوە پێشکەشکردنی گوڵ و شیرینی. سەرباری بەشداریکردنی مامۆستایان لەو ئاهەنگ و چالاکیانەی کە بۆ ڕۆژەکەیان دەستنیشان کراوە هەرکامیان بدوێنی دنیایەک دەردەدڵ و گلەیی خراپی دۆخی مامۆستایانی هەرێم باز دەکات. من ئێستا کە دێم لەگەڵ خوێندکارە ئەڵێم بڕن با بڕۆین ڕۆژی مەسەڵەن پێنجشەممە بۆنەیەکمان هەیە با ئیشکەین، ئەڵێ مامۆستایەوە خۆتان گرفتان هەیە، من دایکم مامۆستایە، باوکم مامۆستایە، یەک دنیا گرفتان هەیە مامۆستای چی نیشتیمانی چی، یعنی ئەمە لای منیش نەبێ، منیش وەکو مامۆستایەکدان بە خۆمان بگرم قسە نەکەم، خوێندکارەکە هەستی پێکە لە بەرەوەی ئێش مناڵی مامۆستایە، مناڵی موەزەفە، نەک بڵێ هەر مامۆستا ئیتر خۆ فەرمانبەران بەگشتی. لە ڕۆژی مامۆستایانی کوردستان وەزارەتی پەروەردەی حکوومەت یاریمی کوردستان پەیامێکی پیرۆزبایی بەڵاو کردەوە. مامۆستایانیش دەڵێن دەبوو لەو ڕۆژەدا حکوومەت و وەزارەتی پەروەردە لە بری پیرۆزبایی داواکاری هەمیشەیەکانی مامۆستایانی بکردایە بە مژدانە کە خۆی لە دامەزراندنی وانە بێژان و گەڕانەوەی پاشکەوتی موچە و دەستپێکردنی پلە بەرزکردنەوەی مامۆستایان دەبینێتەوە. کاتی ئەوەیە بەجددی ئیش بکەنەوە لە چوارچەوەی ڕاگەیاندن و شیعاراتی هەمەڕەنگ و ئەو شێوانە دەربچن، چونکە بەڕاستی ئەو قسانە بۆ مامۆسا بۆ شکۆی مامۆسا جێ ناگرێت. ئەوەی کە ئێمە پێویستمانە ئەوەیە کە بە شکۆی مامۆسا تێک نەشکێنرێت و پێویستە ئەو مافوی امتیازەتانی کە لی سەندراوەتەوە بە نایاسایی بە یاسایی بۆی بژێردرێتەوە. لە جیاندا ڕۆژی 5 ئۆکتۆبەر بە ڕۆژی مامۆستایان دانراوە و لە هەرێمی کوردستانیش ماوەی 8 ساڵە 6 ئۆکتۆبەر بە ڕۆژی مامۆستایانی کوردستان دەستنیشان کراوە. بەو بۆنەیەوە لە بەشێک لە ناوەندەکانی خوێندن چەند چالاکیەک ئەنجام دەدرێت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.